جوتیاران کۆڵ نادەن لە ئەنجامدانی کشتتوکاڵ و چاندنی بەروبوومی ناوخۆیی سەرباری ئەوەی زۆربەی ساڵەکان بەهۆی هاوردەکردنی بەروبوومی دەرەکیەوە ئەوان زەرمەند دەبن. جوتیاران دەڵێن وشکە ساڵی و خۆڵبارین وای کردووە ئەم ساڵ بەروبوومیان کەم بێت. لە کاتێکدا ئەم ساڵ لە هەموو ساڵەکانی تر زیاتر بەروبوومی ناوخۆیی ڕەواجی زیاترە. بەروبوومی ئەمساڵە بۆنەی ئەوەی ئەم خۆڵبارین و کەمبارانیوە زۆر دواکەوتووە، عنی ئەبووە ئەسان هەموو تەماتەیسە دەرچوایە، بەڵام هێساوەتانیا تازە گوڵەکە و تازە بەریدا کردە، یعنی زۆر فەلاحی وایە، ینی مەسرفێ زۆر زۆری کردە، هیچ زەمانێکشی نییە. ئایا حکوومەت یان ئەگەرەگو لە بازارە بۆی بفرۆشێ فرۆشێ، لە بازارشە بۆی نەفرۆشێ مەجبورە فڕێدا، چەند ساڵا فڕادریا، بەڵام ئەگوم ئەمساڵ تا ئیسە باشە، ینی ئیسە تەماتە تا 400 و 500 بامێ ئیسە حالیان 34، ینی ئەمساڵ شتەکان کەمە، بەڵام ئەگوم باشە سەیسە باشترە. ناو بازاڕەکانی هەرێم پڕە لە سەوزە و میوە، بەشێکی زۆر لە بەروبوومەکانی بازار هاوردەکراون و بەشێکیشان بەروبوومی ناوخۆیین. بەڵام وەک فرۆشیارەکان ئاماژەی بۆ دەکەن بەروبوومی ناوخۆیی خواستی زیاتری لەسرە. تاکو ناوخۆیی وێسیای ئەمە هیچ بەرەمێتر نارینە بازارە، لەبەرەوە مشتری و خەڵکەکەمان زیاتر بەرهەمی ناوخۆیە خوا، بۆ نمونە کوولەکە، بامی خۆمان، تەماتە، خەیار، ترۆزی، ئەم نوع شتێ لە خەڵک زیاتر سەرفێکا، لە میوەکانیش بە هەمان شێوە، خۆخمانەیە، ئاڵومانەیە، قەیسیمانەیە، ئەمانە زیاتر سەرفەیە لە بازار، زۆر شتێ چاکنەمانە، بەڵام ئەمە تامی وێسیایە تورکی و ئێرانی نەیارین. گەرساڵانی ڕابردوو گرفتی جوتیاران ساغ نەبوونەوەی بەروبوومەکانیان بێت، ئەوە ئەم ساڵ کەماویش یاتە سەر. بە شێوەیەک حکوومەتی عێراق لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە ئاگاداری کردوونەتەوە نابێت هەندێک بەروبووم بچێنن کە ئاوی زۆری دەوێت، بە تایبەت برنج. ئەمەش لە پێناو گەیشتنی ئاوی ڕووباری سیروان بە ناوچەکانی تری خواروی عێراق. بەرە وەڵڵاوە تو سیروان خۆتێ بینی لە 20 ئاویتیان نەماوە، ساڵای پێشوە نە ئاویتیا بوو، عنی کەس پێویستی و ئاو نەبوو، هەموو جۆگەکان پڕ و، بەڵام ئێستا تەنانەت حکوومەت عێراقی هاتە گێچەڵی کردە فەلاح ئەم ناواڵێ ئەبێ ماش و مەرەزە و ئەم شتێ لەمەکەن. کۆڵنەدانی جوتیاران و دەستبەردار نەبوونیان لە کشتتوکاڵ لە کاتێکدایە لەلایەن هیچ کام لە حکوومەتی هەرێم و عێراقیشەوە پشتیوانی ناکرێن تا بەروبوومی زیاتر بخەنە بازاڕەکانەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.